سڵاوتان لێبێ خۆشەویستان لە هەر کوێیەکەن لە پرۆگرامی ئەم جارەماندا باس لە دڵخۆشکردنی کەسانی دەوروبەرمان دەکەین لەگەڵمان بن باپێکەوە گفتوگۆ لەسەرەوە بابەتە بکەین دڵخۆشکردنی کەسانی دەوروبەرمان تا چەند خۆشبەختمان دەکات لە دنیادا ئایا ئێمە لە ژیانماندا هەوڵمان داوە کەسانی دەوروبەرمان دڵخۆش بکەین لەگەڵمان بن. بە یەک 250 بە یەک کرینی چایەک دەتوانی دڵی بەرامبەرەکەت خۆشکی قسەکردنێکی خۆش لەگەر خەڵک کە دڵی بەشەرت خۆش کرد و ئازانێ شتێکە هەر کەسێک دڵی هەر مرۆڤێک خۆش بکە لای خوای گەورە دڵی ئەو خۆشەکە. تۆ لە ژیانتدا چەند جار هەوڵت داوە کەسانی دەوروبەرت دڵخۆش بکەیت؟ بەخوا ئەگەر بێ سەحەقانی سانی مسلمان دەبێت دائیمەن وا بکاتن کەوە ئەو ئیسلامەکە هاتیە دەبێت و یەکەم تەسحیەکی زۆر بە خۆت بێ لە بۆەوەیەکەوە خزم و دۆست و دەوروبەرت و جیران و هەمان دڵخۆشکەی خۆیت لە ئیسلامدا ئەوەیە دینەکە کە هاتیە هەموو کەس دەبی پێکەوە لە بن سێبەری ئیسلام ئیسراحەت بکە لە بن سێبەری قورئان زۆرمان حەولدایە بەڵام ئەو ڕۆ زروفەکە وای لە هاتیە نابی ئەمەش بڕۆخێن دەبی دائیمەن ئەگەر خەمە چشت هەبی ناخۆشە چشت هەبی دەبی وا بکەی کە گەیشتە بەرامبەرەکەت بە ڕووەکی خۆشەوە یعنی پێشوازی لێ بکەی لە بۆیەکەوە هەز بەو خەمەی تو نەکەیان ئەو خەمەی ئەتوو هەیتت و نەکەی خەڵکانی دەوروبەرت بەشدار بن لە خەمەکەت دەبی وا بەسە خۆت نەینی. زۆر جار دڵخۆشکردنی کەسانی دەوروبەرمان بێگ و شەش دەبێت بۆ نمونە یەکێک چاکەیەکت لەگەڵ دەکات یەک سوپاسی دەکەی سوپاسەکە دەبێتە مای دڵخۆشکردنی یاخود سڵاوێک یعنی تەنها سڵاوێک بە ڕوویەکی گەشەوە بە زەردەخەنەیەکەوە ڕەنگە دڵی ئەو کەسە زۆر خۆش بکات. دەمەوێت بزانم تۆ لە ژیانتدا لە چ قۆناغێک حەزەکەم چیرۆکێکم بۆ بجێڕیەوە ئەگەر هەتە لەسەر بابەتی دڵخۆشکردنی کەسانی دەوروبەرت. بۆ نمونە ئێستا جاری وا هەبووە ئەمە لە جادەی ڕاوەستاینە یاخود سیارە زۆرە جاری وها بخۆم یعنی مەجال نەبووە چەند سیارە کاتیە ڕۆیە لە تەڕاو لایتە چی لە برێن لە فلکە چویستیتم بڕۆم مەجالیان نەدایمێ دەبینی یەکێک لەو لە ڕاتیە چار فلاشی پێکردیە سەبری کردەوە لە بۆت بەڕێ کردی کە بڕۆی یعنی زۆر دڵخۆش بوویمە ئەمن هەماشتم لە ژیانی خۆمدا دووبارە دەکەمەوە یعنی کە چەند جار بە سیارەی بوویمە دیتیتم نەفەر هەبووە ویستیتی بپەڕتەوە مەجالیان نەدایتە سیارە ئەمن هەر چار فلاشم پێکردێت جاری وا هەبووە لەو لاش دەستم دەرینە ئیشارەتمدا سیارەی پشتم فی سەبیلی ئەوەی کە ڕابوەستی کە نەفەرە دەپەڕتەوە زۆر جاری وا حالەتی وا ڕووداوی ئەو هەڕوویدایە نەمەجای سیارەیاندایە برێن نەفەر هاتیە لەو دوی سیارەکە دی مەجای نەدایە نەفەرەکە ڕوویە لیدایە لە بەرەو لەو سیارەی پشتی نەیدیتیە ئەمە لەو کاتێ دڵخۆش بوومێ یاخود کابرا جاری وا هەبووە دەمەک ڕاوەستایمە سیارم ئیزندا یەک نەبووە دوو نەبووە سێ نەبووە یاخود کابرا دەمەکە ڕاوەستایمە هەتا بڕوا ڕۆیە یعنی زۆر بە ئیسراحەتی خۆی ڕۆیشتە هیچ سەلامەکی نەکردیە نەیگوتێ مەمنون یا سوپاس ئەمە قسەم لەوەی نایە کە مەمنون سوپاس کە بەس خۆشە کابراوە چی گوت سەلاوەکە لێ بکە زۆر دڵخۆش دەبی یان ئیزینیان دایمە ئەمە سەلام لێکنێ کاکە مەمنون دەست خۆش بی کابرا کەیفی پێهات یان هۆڕ نەشی لێدا یان شتێکی واوها ئەو بابەتانە زۆرە ئیسا هەتا پێی بکرێ محاولە بکە گەشتبین بی قەت ڕەشبین نەبی لە ژیاندا. تۆ بەو تەمەنەتەوە تا ئێستا لە ژیانتدا چەند جار هەوڵت داوە یاخود چەند جار دڵی کەسانی دەوروبەرت خۆش کردووە؟ لەبەرەوە ئێمە نەتەوەیشین هەتا بڵی دڵساف و بێگەر بێخەوش ڕاستە قینە دەبێت لە ئەنجامی پێکەوە ژیانی خەڵکێکی زۆر هەموو کەس یەکتری خۆش نایە یعنی ئەوە شتێکە بەڵام ئەگەر بتەوێت دڵی کەسێک ئازیزکەیتەوە یەک سەلامێکی لێ بکە لەو بڕوایدام لەناو قەومی ئێمە ئەو شتە دەڕەوێتەوە جا بۆیە ئەو سەلامە یعنی ئاشتی ینی هەر سەلامەکە کەلیمەیەکە ڕاستە بەڵام دڵی ئەو ئینسانی پێخۆش دەبێت ئەو داڵغەی نامێنی ئەو حقد و بەغزەی لە لای تۆ نامێنێ بۆ خۆشم تاقیم کردێتەوە تەجروبەشم لەسەری هەیە. بۆ نمونە زۆر کەس هەیە خۆشبەختی خۆی لە دڵخۆشکردنی کەسانی دەوروبەر دەبینێتەوە جاری وا هەیە بە هاوکاریەکی زۆر سادە و بچووک دڵی خێزانێک خۆش دەکەی ئەو ئینسانە لە ناخەوە هەست بە گەورەیەکی زۆر دەکات لە ژیانتدا شتی وات بەسەر هاتووە هەوڵی وات داوە تەکیت ینی جاری وا بۆ نامرتاحیەکە بووە ناخۆشیەکە بەسەر دڵ دادێ بۆ خۆش نازانی هۆیەکەی چییە بە یەک خێر و بە یەک سەدەقەیەک بە یەک مەبلەغی پارە هەم خۆت مرتاح بووی هەم بەرامبەرەکەش
ینی ئەوە شتێکە خەڵکی ئێمەش بەڕاستی پەیڕەوی کردووە چونکە خەڵکی ئێمە بەدینە بەڕاستی تا بڵێ بەرنامەی خۆی ناسیوە جام بۆ خۆم یەکێکم لەو کەسانە ئەو کەسانشم خۆش دەوێت کە لە خۆ پێغەمبەری خوا نزیک دەبنەوە کە نزیک بوونەوە معنە ئەخلاقی جوان ینی بەبێ بەرنامەی بەڕاستی پێ بڵێم شتێکە بۆ خۆش نازانی بۆ شوێ دەڕێ ستان بن لە شارێک هاتوون بۆ هەولێ ئەگە بەرنمەیەکم نەبێ شتێکم نەبێ ئینسانەکانی دڵ پێ خۆشکەم بۆچی هاتوم لە ڕانیەوە هاتم بۆ هاتم بەس بۆ ماڵی کوڕێکم بەس فیسەبیلی ئەوەی هەز بە خۆی بکاکە باوکێکی هەیە قەیناکە ئەو ماڵی لێرێ و مەعیشەتی هەیە ئەی نابێ کەسێک هەبێت دڵی ئەوەی کات ئێمە تەغزیەی ڕوحمان ئەو خەڵکە دیوە بۆ ئەماندووە تەغزیەکی ڕوحی هەیە نازەم جەناب تێدەگەی ئەو تەغزیە ڕوحیە نەماوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتە نەماوە ئەو ئیجتیماعیە نەماوە بۆ باهۆش کراوە بە مەسائیلی دنیا زەڕورە بەڵام بەو شێوەیەش نا بچێ ماڵی برایەکت هاوسەیەکت دانیشی کابرا هەسەری لەسەر مۆبایل بێ و نەپڕژێتە ئەوەی دوو قسەی خۆشت بۆ بکە نەپڕژێتە ئەوەی دەردەدڵیەکی خۆت بۆ بکە اینجا کە ئەوەی جەنابەت باست کرد بە یەک لە ژیانتدا دڵی چەند کەسێک خۆش بکەیت بەچی؟ واللهی بەچی خۆشەت نییە لە دنیای بەس بە هاوکاری بی بە قسەی قسەکردنێکی خۆش لەگەر خەڵک کە دڵی بەشەرت خۆش کرد بۆ ئازانێ و شتێکە ئەگوجاگەت دەستەراتەوە بە هاوکاری ئەوە باشتریش بەس خەڵک دەستچینی و لە دنیای شکاندنەوەی خەڵکی زۆر ناخۆشە دڵشکاندنی خەڵکی هیچ فەرقێنیەکە بە زەبر لێ دەیت چ دڵی بشتێنی دڵشکاندنی خەرکی ئەوەیە لە ژیانتدا چەند جار هەوڵت داوە کە دڵی کەسانی تر خۆش بکەی ئەگەر چیرۆکەکەم بۆ بجێڕیەوە سپاس دەکەم بە خودای لەوانەیە بە هەزاران جار بۆ نمونە ینی برادەرێک تووشی مشکلەکی بووە ئەگەر هیچ پێنەکەی بە قسەی خۆش لەگەرم کردیا دنیا وایە ینی ڕۆژ لە دووار ڕۆژ دەتوانی خۆت هەڵستێەوە کە هەڵستێەوە نەک بکەوێت و بەکەتن چند ئەوە نیە استیفادەکەکەتن ناکێت لەبی هەرستیەوە خۆت بگریەوە بە قسەی خۆش ئەوجا هاوکاری بی ینی ئەوە لەو کاتانەی کە ئەو جۆرە هەوڵانت داوە لە ناخەوە خۆت هەست بەچی کردووە خۆشترین چش لە ژیاندا کە بەشتەرش دڵخۆشکەی یان بخۆت کەسێک بێتن دڵت خۆش کاتن خۆشترین چشتە درت خۆشە ئەزە کابراایەک لە تەژ تۆ دەری ئەوەیە غەمبارە ئەگە درت خۆشت ینی ڕۆی ئەت بە خۆت درت خۆش دەبیتن هەر بە خۆت هەست بە خۆشی دنیا دەکەی لە ڕاستیدا پێشتر خەڵک زۆر دڵدانەوەی خەڵکانی تری دەکرد دڵدانەوەی خەڵکانی تری دەداوە لەبەرەوەی خەڵکەکە بە شێوازێکی وا ماندوو نەدەبوو لە ژیاندا ینی قەنەعەت هەبوو لە بەدەستکەوتی ڕۆژانەی خۆی ماڵ و منداڵشی پێوە بەڕێوە بەردەبرد بۆ نمونە کەمترین سەرخێزانی مەسەرەن ساڵی هەفتایەکان و هەشتایەکان بەسەرخێزانێکە 10 نەفەر بوونە 12 نەفەر بوونە کەچی باوکێکیان هەبوو دایکیان هەبوو باوکە سەر ڕای ئەوەی کە ڕۆژانە کاسبی دەکرد ماندووی دەکرد و دەهاتەوە دڵدانەوەی منداڵەکانی هەبوو گفتوگۆ و قسەی خۆش و چیرۆگێڕانەوە ناو یەکتر ناو منداڵەکاندا هەبوو ئەوە چی بوو قەنەعاتە بوو کاتخۆی بەڵام ئێستاکە چووکە قەنەعاتەکە نەماوە ئەمە هەوڵە دەین من بۆ نمونە من هەموو تااقەتی وزەی خۆم لێرە بە ڕۆژە بەکار دێنم بۆ کارکردن بۆ پەیداکردنی بژێوی ماڵ و منداڵ ئەو تااقەتەم نامێنێ بچمە سەرەوە بەڵام مەفروزە لە سەرمان ئێمە ینی چان کە تا بچێتە تەمەنەوە تۆزە بیر و ڕای بەرەو شێوازێکی تر ئەڕوا بەرەو پێشکەوتنتر دەڕوا بەڕای من لێ دڵدانەوەی کەسانێک کە کەسان کە هەژار بوون کە نەخۆش بوون یاخود کەسانێکی تر کە
بزانی پێویست بەوە دەکا کە دڵدانەوەی بێ لەو بارودۆخی کە ئەو تێدایە چاکترین عیلاجە چاکترین دەوایە چاکترین شتەکە تۆ پێشکەشی دەکەی لە هەمان کاتشدا بۆ خۆتش ئەو کاتە دڵخۆش دەبی ئاستیانی ئاسوودە دەبی هەز بە خۆشتێک دەکەی کە تۆ توانیتە لە بەشێکی کەمی لە بواری ژیاندا تو هاوکاری کەسێکت کردواگەتەنا بە وشەیەکی خۆشش بوو بەرامبەر ئەو کەسە. تۆ لە ژیانتدا هیچ جار تووشی ئەو حاڵەتە بووی بۆ نمونە لە دڵتەنجێکدابی یاخود کێشەیەکت هەبێ خەڵکێک هاتبێ ناسیارێکت برادێکت دڵی خۆش کردبی یعنی ئەو کەسە بوو بیتە مایە دڵخۆشکردنی جەنابەت. حتمما جاروا هەبوو مەسەرەن من بیرەوەرێکی خۆم هەیە لە کارێکە بازرگانی ئیشم کرد زەرێکی زۆرم کرد یانی ئەوەی تاقە و توانە نەمما بوو یان بێکجا داڕوخا بووم ڕەفیقێکی دڵسۆزم هات دڵدانەوەی کردن و ژیانی بە تاواتی پێنیشان دام بۆیشی کردنەوە کە ئەوە بڵێن ژیانە ئیتر خۆشی دەبینی و ناخۆشی دەبینێ ئەگەر بێت و تو بەرگەی ئەم ناخۆشی دەستکە نەگری لەوانێت لە داهاتوودا ناخۆشیێکی گەورەتر بێتە سەرڕێت تۆ نەتوانانی بێکجا بەرگەی بگری بۆیە وەهای دێکردم ئەو قسانت وزەی پێبەخشیم وەهای دێکردم کە جارێکتر لەسەر قاچەکانی خۆم هەستمەوە بەرەوڕووی ژیان بمەوە. محەممەد ساڵح پردڵی بانخواز دەجێڕێتەوە و دەڵێت ڕۆژێک لە کەناڵێک ملیۆنێرێک بانگێشکرا لە کاتی ئەوەی کە ملیۆنێرەکە بووە میوانی پرۆگرامەکە پێشکەشکارەکە پرسیارێکی لێ کرد ئایا لە ئێستادا دڵخۆشی تۆ لەکوێیە؟ پێشکەشکارەکە وتی دەمەوێت بزانم گەیشتوتی ئەو قۆناغی کە ئاسوودەبی و دڵت بە هەموو شتێک خۆش بێ؟ ملیۆنێرەکە وتی من لە ژیانمدا بە 4 قۆناغدا تێپەڕیوم. قۆناغی یەکەم کۆکردنەوەی ماڵ و هەوڵدان و ئیشکردن و هیلاک بوون تا ئەو کاتێک کە گەیشتمەوەی کە بانقی حسابیم فول بوو فڕی وای لێ هاتبوو نەم دەتوانی پارەکانم بژمێرم بەڵام دڵخۆش نەبوو. ڕۆژێک بیرم کردەوە کە قۆناغێکی تر دەست پێ بکەم لەو قۆناغەدا هەستم کرد کە دڵخۆش دەبم هەستام گەڕام بە دوای ئاساری کۆن و گرانبەها لە چەندان وڵات داوام کرد ئەو شتانەی کە گرانبەهان گەوهرن بۆ نمونە بە کەس ناکڕێ من بیکڕم تاوای لێ هات زۆربەیانم کڕی سەیرم دەکرد لە ماڵەوە پێشانگایەکی گەورەم دروست کردووە و پڕ لە کەرستەی گرانبەها و گەوهر و ئەو شتانەی کە مرۆڤ بە ئاسانی بۆی ناکڕێت لەو کاتانەی کە لە کاتی پشودا بووم سەیرم دەکرد بەلایاندا تێدەپەڕیم و تەمەشام دەکرد بەڵام پێیانەوە دڵخۆش نەبوو. تاوای لێ هات بیرم لە قۆناغی سێم کردەوە قۆناغی سێمم دەست پێ کرد بەکڕینی ڤێلا لە دوورگە دوورەکان لەو شوێنانەی کە مرۆڤ باستەم دەستی بۆ دەگات لە دوورگەی هیندی لە دوورگە بەناوبانگ و خۆشەکانی دنیا چەندەها جەزیرە و پاپۆڕ و کۆپتەر و تارەی گەورە و سەیر و سەمەرەم کڕی لەو کاتانەی کە دەچووم بەگەشت هەمیانم تاقی دەکردەوە بەڵام تێیدا مرتاح نەبووم هەستیشم بە دڵخۆشی نەدەکرد. تاوای لێ هات وازم هێنا هەستم کرد خۆشبەختی و ئاسوودەیی من لە کۆکردنەوەی ماڵ و لەو شتانەدا نییە. نیوەڕۆیەک زۆر بە بێتاقەتی دانیشت بووم تەلەفۆنێکم بۆ هات وەڵامی تەلەفۆنەکەم داوە کەسێک قسەی دەکرد وتی ئێمە لە قوتابخانەیەکی خاوەن پێداویستی تایبەتەکانەوە پەیوەندی بە بەڕێستانەوە دەکەین. منیش وتم بەڵێ فەرموون وتی کۆڕێکمان هەیە لەو کۆڕەدا جەنابەت داوەت کراوی ئەگەر بێ سوپاس دەکەین. منیش بەبێەوەی بزانم بابەتەکە چییە چوون بۆ کۆڕەکە لە کۆڕەکەدا بەشداریم کرد بینیم چەندەها مناڵی کەمەندام لەوێ خاوەن پێداویستی تایبەت چەندەها کەسیان داوت کردووە و لەوێ کۆڕێک بڕێوە دەچێت بەبێەوەی بزانم کۆڕەکە چییە و ئاماندیان چ بوو لە داوەتکردنی من. سەیرم کرد نزیکەی 100 منداڵێک لەوێ هەیە دانیشتون یەکێ قاچی نییە یەکێ دەستی نییە یەکێ لاڵە قوتابخانەکە تایبەت بوو بە
ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. منیش دانیشتم منداڵێک هات قاچێکی پێوە نەبوو. نزیک بۆ لێم و وتی من بە نوێنەرایەتی 100 منداڵ هاتوومە لای بەڕێست. داواکاریەکمانەیە. منیشوتم فەر بوو داواکاریەکەتان چییە؟ وتی پێویستمان بە نزیکەی 100 دانە کورسی کەمەندامی هەیە. منیش دڵم پێخۆش بوو یەکسەر تەلەفۆنێکم کرد و وتم 100 دانە کورسی بۆ ئەم منداڵانە دابین بکەن. دابینیان کرد. لە کۆتاییدا مەراسیمەکە تەواو بوو، چەپڵە لێدرا و میوانەکان ڕۆیشتن. منیش لە دەرگای دەرەوە بووم دەمیست بڕۆم. منداڵێک هات تۆن تۆن قاچەکان میکرد. وتم کوڕەکەم قاچەکانم بەردە من دەمەوێ بڕۆم. منداڵەکە ڕێک چاوی لە ناو چاوم بڕی بوو، سەیری دەکردم. بەدەستەکانی پەنجەکانمی تۆن کوشی بوو. وتم کوڕەکەم بەرم دە من کارم هەیە دەبێ بڕۆم. منداڵەکە قسەی نەدەکرد. منیش وتم چیت دەوێ بۆ بکەم، چیترت دەوێ بۆ بکەم بڵێ. پێویستت بەچیە؟ یاری منداڵان، ساردکەرەوە، تەلەڤیزیۆن؟ وتی نا، من پێویستم بە هیچی تر نییە. تەنها یەکشت هەیە دەمەوێت پێت بڵێم. وتی منیش بە تاسەوە پێم وت بیڵێ. وتی لە کۆتاییدا ئەگەر من و تۆ پێکەوە چوینە بەهەشت لەوێ لە بەرامبەر خوای گەورە دەمەوێ سوپاسی تۆ بکەم. بەخوا بڵێم ئەو پیاوە یارمەتی 100 منداڵی کەمەندامی داوە. ملیۆنێرەکە دەڵێ لەو کاتەدا گریام. دڵم تەنگ بوو، هەستم بە خۆشی و شانازیش دەکرد. نەمزانی چی جواب دەمەوە. ئالەوێدا هەستم کرد کاتی دڵخۆشی منە. بۆ یەکەم جارم بوو لە ژیانمدا هەست بە دڵخۆشی بکەم. منداڵەکە سوپاسی کردم و وتی خوا حافیست بێت. لە ئێستادا خەڵک بۆ نمونە کێشەی هەیە یاخود دڵی تەنگە. تۆ لە ژیانتدا تا چەند هەوڵت داوە ببیە مای دڵخۆشکردنی کەسانی دەوروبەرت؟ من هەمیشە ئەو هەموو کاتێک هیوا و ئاواتمەوە ئەوەی لە مقابل مابێ یا ئەوەی لە چواردەور مابێ هەوڵ بێم دڵی خۆشکە. ئەم دڵخۆشکردنە زۆر مەسائلی تایبەتی خۆی ئەگرێتەوە. هەندێکیان لە فەقیریان هەوڵە دەم دڵیان خۆش بکەم، هەندێکیشیان کابرا با دەوڵەمەنیش بێ، با سەرمایەدارێکیش بێ، سەیرەکەی کۆمەڵە ڕوبەڕووی مەشاکیلی ژیان ئەبێتەوە. من وەکو کەسێکە بم کە هەوڵ بێم ئەو ئازارانی کەم کەبەوە. کەمکردنەوەی ئازاری هەر کەسێک چ جای فەقیرەکە بێت چ جای دەوڵەمەندەکە بێ ئەبێتە هۆی گەشەکردنی ڕۆحیم، ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئازارەکانی خۆم، ئەبێتە هۆی دڵخۆشکردنیەکی خۆم. زۆر ئاسوودەیە بم لە کاتێکا دڵی هەر کەسێک خۆشە. ئەم باڵێ لە ژیانتدا ئەگەر چیرۆکێکت هەیە لەو کاتێک کە بوویە هۆی دڵخۆشکردنی کەسێکی نزیکت یاخود کەسێک هەر نەتناسی بێ، هەست بەچی کردووە؟ دەمەوێت ئەوەشم بۆ باز بکە ئەو کەسانەی کە دەبنە مای دڵخۆشکردنی کەسانی دەوروبەر پاداشتەکەیان چییە؟ لە لای خوا تەبعاً زۆر گەورەیە پاداشتەکەیان. خوا کەسانەی خۆش دەوێت کە دەبنە هۆی دڵخۆشکردنی کەسانی دەوروبەریان. من زۆر جار ئەبینم ئافرەتێک بە بەردەم دوکانەکەما تێپەڕێ مناڵەتی بەدەستێ، ئەو مناڵە کاتێ سەیری ماواد و خۆراکانی من ئەکا هەستەکەم دڵی ئەچێتە سەری دەستی بۆ ئەبا دایکەکە نایەڵێ. لەم کاتا زۆر عەزێتی پێخۆم. من خۆم هەڵ ئەسم دەستی مناڵەکەیگرم خۆم یێنمی شتەکانیان ئێمە کاتێ ئەو شتەی ئێمە زۆر ئاسوودێ بم لەبەرەوەی هەر کەسێک دڵی هەر مرۆڤێک خۆش بکە لای خوای گەورەش دڵی ئەو خۆشەکە. یعنی دڵخۆشکردنی مرۆڤەکان دڵخۆشکردن و ئاسوودەیە بۆ مرۆڤەکە خۆی ئەنجا لای خۆش خۆشەویستێکی تایبەتی بۆ دروستەوێ. هەر کەسێک بێتەوە هۆی دڵخۆشکردنی خەڵک، ئینسان، مرۆڤەکان لای خۆش خۆشەویستە بێ و ئەرکێکی سەرشانی خۆی جیۆجیەکە، چونکە پێویستە سەر هەموو مرۆڤەکان خۆشەویستی دروستکەن و خۆشەویستیش بڵاوکەن و هاوکاری یەک بن و هاوکاریش بڵاوکەنەوە ناو خەڵکا و فێری بڵاوکردنەوەی هاوکاری بن لە ناو مرۆڤەکان. هەرزانترین شت لە دنیا دڵخۆشکردنی خەڵکە. چۆن؟ ڕەنگە زۆر جار بەیەک وشە یاخود بەیەک زەردەخەنە دڵی چەندەها کەس خۆش بکەیت. دەستگرتنی پەکەوتەیەک، یارمەتیدانی منداڵێکی بچوو، ئەمانە هەمووی مایەی دڵخۆشیە لە ژیاندا. مرۆڤ تا بتوانێت دەبێ هەوڵی ئەوە بدا کە دڵی کەسانی دەوروبەر خۆش بکات. لەبەرەوەی خۆشترین چێش
خۆشترین سات ئارام بەخشترین سات ئەو ساتەیە کە دەبیە مای دڵخۆشی کەسانی دەوروبەر. ئەمنە زۆر ئیبراهیمم تەوەری ئەمڕۆی ماچی دیمەنم پێشکەش کردن تا تەوەر و پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن، هەمیشە دڵتان خۆش و سەرفراز بن، خواتان لەگەڵ.